باسی ئەوم بۆ بکات چەند زۆر نەفت ئێستا لە بازاڕێ دەفرۆشرێت؟ سێ زۆر هەیە. چنە زۆرە؟ زۆرەکان ئەوە فلاش 6 سلڤەر ناقسە. زۆرەشکەشیان فلاش 52 ئەویش سلڤەر ناقسە. زۆرەشکەشیان هەیە ئستەندەری حکوومەتە فلاشی 37 ئەوش سلڤەر ناقسە. بەس سلڤەر ناقسەکە بەکاربیێنی هیچ عیبی نییە. هەشا نەو عشکەشەیە سلڤەر 300 ئەوە بەغدایە. سلڤەر 300 400 فلاش 50 ئەویش زۆر باشە. هیچ کێشە نییە. نە بەخۆی سلڤەر پیسە. فلاشش ئاگرا. بەس عیبی نییە سلڤەر 400 500 لۆماران هیچ مشکلێ نییە بەس نەگەشتە هەزاری. ساعیبەکەی ئەوەی بدات ئەگەر وچکابرە گوتی زەمیری هەبیتن ڕاست و ڕاست پێت برێتن برێ ئەوە باشە ئەوە دەبێت. ئەوەی بۆ مارە یعنی گوتی فلاشی ئەگەر گوتی سلڤەری ناقسە تەواو دەرەجەیەکە لۆماران. ئێستا کە ئەو ڕۆکە بە 165 بە 80 دەستە مارە. ئەگەر خەرکەکە مەقسەد تاقی کاتەوە کارەبایەکەی ئەو ساردستانی تاقی بکاتەوە هیتەری پێ بکاتن ئەگە کارەبای زۆر لێ نێتەوە پارەی زۆر لێ نێتەوە کارەبایەکەی بەکاربیێنی باشترا. بەس ئەگە حکوومەتیش مساعدەی خەرکەکەی بکاتن پێویست بەو نەفتەی هەناک.